بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلام إخوائي قورتان ليبي مسلماناني خوشويست. ئەچینە بابەتێکی تر لەو بابەتانەی ئینسان پێویستە بەخۆیەوە تەسکیەی خۆی بکات یان بە عنوانی ئەوەی ڕەمەزان بمانژێنێتەوە، ئەوش تەربیەت اللیسان، یعنی لیسانمان زبانمان پاراو بکەین بەو شتە جوانانەی بەو شتە چاکانەی سبەینێ پەشیمانی نەڕێژین لەسەر زبانمان. ئەهمیەت تەربیەت اللیسان واتە گرنگیدان بە زبان، زۆر گرنگی پێ بدەین، چونکە لە ناو جەستەی مرۆڤەکانە زبان ئەبێ زۆر ئینسان بایەخی پێ بدە، چونکە ئەگە بایەخت پێدا لە دنیادا بەختەوەرە بی. سە ئەم زبانەیە سێرەکەی خەڵکەیە هەر بە زبانی دنیای کردێتە دۆستی خۆی، هەشە هەر بە زبانی دنیا هەر لە خۆی حەزیلینی، چونکە قسەی وشکێت خۆ هەر یەک زبانە، هەر خوادایەتی پارچە گۆشتێک. ئیتر ئەم مرۆڤە ئەتوانێت بە جوانی بەکاری بێنێ، وە مرۆڤێکیتی سێرەکەی سوبحان الله بەکاری نایەنێ بە جوانی خۆی ناشرین کردووە، خەڵک حەزی لێ ناکە. بۆی ئینسان ئەبێ زۆر وریا بێ، وریای زبانی بێ، زبان بایەخێکی یەکدا تایبەتی پێ بدا، چونکە خوای گەورە زۆر تایبەتی پێداوە. ئیسە لە جەستەی بەشەرایەوە جارجار سێرێ خۆمان بکەیناوە، ئیسە لەسەرەوە بگرە هەتا خوارەوە. هیچ شتێک لە ناو ئەندامەکانە ئەوە نەی زبان خوای گەورە مقەیەتی نەکردووە، ها لە شوێنی حەساس، ها لە بینی دوو شتی حەساسشە. ئیسە دەست هیچ نییە لە بەردەمی، پا هیچ نییە لە بەردەمی، گوێ پەردەیەکە و کراوەیە، چاو کراوەیە، لووت کراوەیە. ئەی زبان ها لە ناوی دوو دەرگایە، بەڵام هەردووی چاری ناکە. دەرگاوێکی نەرمە کە لیوی پێڵێن، ها تەماشاکە لێو، دەرگایەکی ئاسنیشی بۆ داناوە، چییە؟ دگانە، ڕق. بەڵام ئەم زبانە ها یاریەکە بینتە بزان، حتا بەینی قسەی پێ بکە بزان ئەیگرێ هەرگی هیچ کامی نایگرێ، نە لێوە ئیگرێ مەگەر پەلە بکەی زۆر پەلە جارجات ئاقە پێکەیتە زوان تا نازانی لە پەلەی شتێکە. ئەنا زۆر کەم بەردەوام قسەکەم زبانە ویلاکش نابێ، یعنی کاتی قسەکە ئەو دگانە یەکسەر بۆ یەکرێتەوە، ئەو لێوەیە بۆ یەکرێتەوە، دوو دەرگای بەقووەت، بەڵام سێرەکەی هەر قسەی خۆیەکە، ڕاوەستانی نییە زبانی. یەکەمیان ئەوەیە بۆیە وەقولوا للناس حوسنا، کاتی ڕوو لە خەڵکەکەی بەردەوام حوسنا بڵێ، چاکە بڵێ. کاتی قسەیەکی خۆی پەروەردگار پێمانە فەرمێ وریا بن ئەی بەشەریەت، ئەی مرۆڤ، وتەی شیرین و چاک و باش بڵێ. حوسنا یعنی جوانترین، چاکترین، باشترین شتی جوان، وەک ڕاستگۆیی، وەک حەقبێژی، وەک خێر، وەک کەلیمەی جوان و باش بڵێ. ئەمانە لەسەر زبانت کە دەرچێ شتێکی چاک و باشە بۆ دنیا و بۆ قیامەتی خۆت، چونکە ئەمە کە دەرچوو ئەبیتە چی؟ ئەبیتەوەی النەجات فی الدنیا والآخرە. ئەگە ئەمانە سیفەتی تۆ بێ ئەبیتە کەسێکی نەجاتت دەبێت لە دنیا و لە قیامەتش. چونکە پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وسەلام کاتێ پرسیاریان لێ کرد یا رسول الله، قلت یا رسول الله صلی الله عليه وسلم من نەجاتو، کێ نەجاتی ئەبێ؟ ئیتر بەخۆی ئیسلاحەتەکە لە دنیا بێ لە قیامەتە. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام ئەمسک عەلەیک لیسانەکە وەلیەسع بەیتەکە وابکی عەلا خەطیەتک. واتێ لە کاتی فیتنە داوتی چی بکە؟ زبانە بگرە، وریا بە ئەم قسەی مەکە، با نێژن قسە زانە، وەک زەمانی ئەمڕۆ پێویست ناکە لە هەموو شتێک تۆ قسەت بێ، وریا بە دنیای فیتنەیە کە قسەت کرد خۆت نابیتە خاوەنی، دوای خەڵک قسەت لەسەر قسەکەت قسەیەکە، هەر کەسێ ئەتوانێ بەو قسانەی تۆ لە زمەی تۆ وەرگێ، ئەبێ وریا بیت. ئەمجاچی کە وە دەرگای ماڵەکەتیش داخەگە فیتنە بوو، فرەتێکەڵی خەڵک مەبە زەمانی فیتنە، وە لە ماڵی خۆتشا بۆ خۆت وریای خۆت بە و لەسەر گوناحەکانی خۆت بگری و داوا بکە لە خوا. یعنی هەر شتێکی پێمان ئەڵێ
بەڵام لە یەکەمەوە چییە؟ ئەمە نەجاتاڵێ، یعنی زمانێکە کە ئێمە ماینەوە بەرەو قیامەتە چین لە هەموو شتێکا تۆ قسە مەکە، با من قسە نەکەم. گەرەکمانە پێشینان زۆر جاروتیانە سەری زبانی خۆت بگرە بە سەرت سەلامەت بێ، وایە شتێ وا هەیە، ئەوە مەبەستیان کاتی فیتنەیە، وە لەم فەرمایشتانەوە وەریان کردووە. زمانەیە فیتنەیە، تۆ قسەکەی خێر شەکەی هەر خەڵک بە شەڕ تێگا، ئەوە فیتنەیە. زەمان گەیە و کاتە خەتەرە، خێرت وت خەڵک بە شەڕ تێگەی، ئەوە خراپە. ئەو زمانەیە دەی قسە مەکە، مەدام خەڵک بە شەڕ تێگا، سێرەکەی بلەوعێکی تر تێگا بە شتێک، هەندێک جار بێدەنگی بی باشە. و هەمان کاتش کە چی بکەی لە ماڵی خۆتا، یعنی فرەتێکەڵی خەڵک مەبە، چونکە ئەبێتە زەرمەندت. بۆ سێمیانشەوەیە کە بگری بۆ گوناحە و تاوانەی و خراپانەی کە کردوتە بەعام. دووەمیان ئیستیقامە وەلکەمال، ڕاستە بی ڕاستە. خوا کەسی ڕاستی خۆشەوێ، زبانش ڕاست دەکاتەوە. خوا نەکات زبان گێڕ بێ، گێڕە بێ، بیتە بە شەریکی گێڕ. بەڵام ئەگە زبان ڕاست بوو ئەوە تۆش ڕاست دەبیتەوە. لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه. ئیمانی کەسێکی مسلمان و ئیماندار ڕێک نابێتەوە حتا دڵی ڕێک نەبێتەوە. باشە. ولا يستقيم قلبه حتى يستقيم لسانه. ودڵشی ڕێک نابێتەوە هەتا زبانی ڕێک نەبێتەوە. ئەمە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام. حەدیسەکەمان ئیمامی ئەحمەدی گێڕێتەوە. واتە سێ شت پەیوەستە بە یەکەوە. ئەم بابەتانەی ئێمە یەکەمیان لەوەیە کە ئیمانی ڕاستان بێتەوە تا دڵی ڕاست نەبێتەوە، ئەوە دەرزەکانی ڕابردووە باسمان کرد، باسی دڵمان کرد. ئەمجا دڵش ڕاست نابێتەوە هەتا زبانی ڕاست نەبێت. کەواتە ئینسانی موسڵمان، ئینسانی بڕوادار ئەبێ ئاگای لە زبانی خۆی بێ. خاڵی سێ نیل القرابة من الرسول صلى الله عليه وسلم ومحبته. ئەبیتە کەسێک لە نێزگی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بە زبانت، بەڵام ڕاست بێ، چاک بێ. وەک پێغەمبەری خوا فەرمێ إن أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحسنكم أخلاقا. کێک لە ڕۆژی قیامەتە نێزگی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەو کەسەیە کە چییە؟ کە زبانی چاک و باشە و نێزگی پێغەمبەر داهاتێ. وإن أبغضكم إلي وأبعدكم مني مجلسا يوم القيامة، أو أوشي كدور ليم وبيغمري خوا حزي لنا كان يزقي بيه ودور شلي كسك أثر ثارون، أو عن كزور خسرك بيغمر حز لكسي نعك زور خسرك وشي كي لكردواريا نعلم جواني عين بالرجل هيك زور خسرك أخوتان زانشي بيالا هر خلق حز ناكا دانيشي لكالي كسير كي لما جسيك دانيشي باندازي خو خسرك بێ لە خەڵکی تر قسە بکە، با نێژنم کا بێ زۆر قسە، چونکە حەز ناکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کەسێک زۆر قسە بکات، چونکە ئینسان ئیمامی عومەرە فەرمی هەر کەسێ زۆر قسەی کرد زۆر هەڵەشەکە، زۆر هەڵەشەکە. کەم قسەت کرد هەڵەش بکەی کەمترە، باشترە، چونکە ئەبێ وریایی. و ئەفەرمێ کەسێ تریش كأواني الذين يتطاولون على الناس في الكلام، يعني خصي برز ونزمة كان بصر خلقه أمانش كبيغمر إخوة عليه الصلاة والسلام حزيان لناك شوارم وكوتاي أم بابتا كلامة الصدق الإيمان باليوم الآخر. علامة الصدق الإيمان بالله واليوم الآخر. واتا نشاني رازقوي مسلمانا بخوا وبروجي دعي أمش كإنسان زباني الراقري. من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. مطلق كواتا قصي خير بكيان بيداني به. سباب المسلم فسوق وقتاله كفر. قصي ناشياو أدكاتا كسكي فاسق وريايم حديث هذا قصي ناشياو سباب المسلم فسوق وشي ناشياوي زور بكار بيني أبيتا فاسق لكوملي فاسقان داندري لكوملي إيمان داران ومسلمان داندري فاسقانش خطر للقيامة.
وقتاله كفر بەرامبەر بە مسلمان جەنگ بکەی کوفرە. ئیتر ئایا کارەکەت کوفرە یان هەر ئیشەکەت کوفرە خوانەکە پەناماندا لە دین دەرەچی. ئەبێ وریابی هیچ دقەیەک هیچ سانی ئامادە نەبی بەرامبەر برای مسلمانت ڕۆژە لە ڕۆژە یعنی کەمترین هەڵە بکەی چی بە تایبەتی قیتال کوشتن و کوشتکاری. چکە بۆ ئەلقاتل والمەقتول فی النار یەک و دووی ناوێ، ئەوەی کوژراوە ئەوەشی ئەکوژێ، هەردووکیان لەگەڵ لە ئاگرە. چکەوە مەسیری ئەبێ ئینسان وریابێ. کەواتە ئینسانی مسلمان ئەتوانێ بۆ ئەوەی زبانمان ڕێککەینەوە، ڕەمەزانە سوپاس بخوا بتوانین شتەکانمان ڕێککەینەوە، ئەتوانین بۆەوەی بینەکەی چاک خوا خۆشمانی گەروێ نەجاتمان بێ لە دنیا و لە قیامەتا کەسێکی باش بین و ئیستیقامی زبانمان بکەین بۆی ڕێکۆ بین و لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نێزک بین و نیشانەی ئیمانە بەخوای پەروەردگار. ئەم چوار خاڵەمان دەست ئەکەوێ ئێمە ئەگەر بتوانین کە چی بکەین زبانمان بگرینەوە لە خراپە لە چاکەش بەکاری بێنین. قسەی چاک و باش هەتا پێتەکرێ بڵێ، قسەی ڕاست هەتا پێتەکرێ بڵێ، هەتا پێتەکرێ قسەی ڕاست و جوان و باش بڵێ. خۆی زبانەیە زۆرجار ئەتوانین بە زبانمان ناپێشینان وتیانێ بە قسەی خۆش مارد لە کون دەرەکرێ. مەبەستیان چییە؟ یعنی هەموو شتی ئەتوانی بە زبانت، بەڵام بە تووڕەیی و بە زبان و قسەی ناشییا و هیچ چاکەکەش خراپەکەی. هەر چاکەکە چاک بێ بۆ قسانە سەرەکەی سە تۆ باوەجار نەفەرێکە نێری بۆ شتێک بۆ سوڵحێ بۆ ئیشێ یەک قسە سێرەکە لە ناو 10 پیاوە 20 پیاوە یەک قسە یەک زەلامی تایە قسەی وشکە هەمووی تێکەدا لە باق. زبانی کەمێ زبرە، ئەو زبانە زبریە بەکەڵ نایە. بۆ کۆمەڵگای ئەمڕۆ 100% بەکەڵ نایە. خەڵکی تووڕەمان زۆرە، خەڵکمان زۆرە بۆ نمونە یعنی لە خوا نەترسێ و شت تێک بدە، بەڵام ئێمە ئەمڕۆ خەڵکمان گەرەکە قسەی شیرین بێ، گفتاری شیرین بێ، یعنی خەڵک بناتە یەکەوە، خەڵک بێنێتەوە لەو سەرەوە خەڵک قسەی جوان و چاک و باش بکە. چکە ئەمڕۆ قسەی جوان وای لاتووە زۆری بۆ مەسلحەتەکرێ، مەسلحەتی تیانە بێ نایکە، بەڵکو ئەبێ ئێمە لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار قسە چاکەکان قسە باشەکان بکەین بۆی کۆمەڵگامان سوودمەند بێ و زۆر سوودی لەوەرگرێ. چونکە ئومەتی ئێمە بە تایبەتی و خەڵکی ئێمەش بە تایبەتی زۆر پێویستی بەمانەیە کە مرۆڤێکی بیت خەڵک تاموزرا بێ لە مەجلیستا دانیشێ، لە ماڵت دانیشێ، سەردانی بکە، لەگەڵ تا بێ، لەگەڵ تا دەربچێ، کەسێ وابی خوای ڕەحمان لێ بکە بمانکان تا ئەم کەسە ئینشاءالله تعالی لێمان خۆش ببێ یا ڕەبی خوای لێ تەپەڕێنەوە زبانمان پاراو کەی ڕاستی کەیتەوە بخێتە سەر ڕاستەقینە و چاکە و باشە، ئەوەی خێرە بە زبانمانە بێت ئەوەی خراپە لای بدەی دوورمان خەیتەوە. یا ڕەبی بینە کەسێک کەوا خەڵک سوودمان لێ وەرگرێ یا ڕەبی خوایە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کەی. ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.